لە حوتینۆ واژووی زیاتر لە 1000 هاوڵاتی شاری کەرکووکمان کۆ کردەوە دژی گرانی نرخی مۆلیدا و تەسجیلمان کرد و تۆماری سکاڵایەکی باشمان کرد لە نەزاهەوە لە دادگای کەرکووک. ئەمڕۆ دووبارە نەزاهەی کەرکووک بانگی ئێمەیان کرد و قسەی تازایان لەگەڵمان کرد. ئەوەی کە جێی نیگەرانی ئێمە لە ماوەی ئەم دوو مانگەدا ئیشێکی وایان نەکردووە لەو سکاڵایانە بەداخەوە کە ئەوە ڕاوبۆچوونی زۆربەی زۆری هاوڵاتیانە کە لە هەموو پارێزگاکانی عێراق نرخی مۆلیدە ئەم مانگە 2000 بۆ 3000 تا 5000. بەڵام لێرە بڕیاریاندا بیکەنە 9000. ئێمە دووبارە بڕیارماندا کە خۆپیشاندانی گەورە بکەین و کۆمەڵە ئیشمانتیا کردیانەوە 7000. ئێمە ئەم جارە مەلەفەکەمان تەحویلی قەزا کردوێتەوە. دووبارە پێمان وایە کە ئەمەیان سەریعتر و باشتر و ئیشی چاکتری تیاکرێ. ئەوەی کە زۆر جێنیگەرانیە خودی پارێزگای کەرکووک وەڵامی بۆ چووە، نامەی فەرمی بۆ چووە لەسەر ئەم سکاڵایە 2 مانگە ئەم سکاڵایی خەواندووە و نەیهێشتووە بجوڵێ.